سڵای خۆی گەورەتان لێبێت نەشتەرگەری ئەمڕۆمانیەکێکە لەو نەشتەرگەریانەی کە مای خۆشحاڵێکی زۆرە بۆ من و پزیشکی پسپۆری ئافرەتان و مناڵبوون هەروە بۆ چارەخوازەکەمان و خێزانە خۆشەویستەکەی. ئەمڕۆ نەشتەرگەری مناڵبوون بۆ خانوێک بە ئەنجامەگەێنین کە ئەم خانەوادەیە ماوەی 16 ساڵ هیچ مناڵێکیان نەبووە، واتە 16 ساڵ نۆزۆکی هەبووە خانوەکە، هەروەها جۆرێک لە نەخۆشی خوێنمەینی هەبووە و نەخۆشی شەکری هەبووە و 6 مناڵیشی یەک لە دوایەک لەبار چووە. پاش وەرگرتنی چارەسەر بۆ نەخۆشیەکەی ئەم خانمە سپاس بەخوای گەورە دووگیان بووە ئەمڕۆ خوای گەورە ئەو مناڵە جوانەی پێبەخشین بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ لە دایکبوونی ئەو مناڵە جوانەمان بە نەشتەرگەری بۆ ئەم خانەوادە بەڕێزە پاش 16 ساڵ لە نەزۆکی و لە بارچوونی 6 مناڵ ئینشاءالله خوای گەورە تەمەندرێژی بکات و ساڵح بێت و خوای گەورە دەیان نەسەنێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی